من وەکو خۆم لە 5 ساڵی بەتەنها مامەوە باب داک خوشک ئەوانە هەموو شەهید بوون من وەکو تاقانەیەکی تاقانەی جینۆساید وەکو بەرکەوتوی چیمیاوی کە 39 ساڵ بەر لە ئێستا لێرە لە بالیسان ڕژەین بە چیمیایی بەسەر تاقی کردینەوە من وەکو خۆم لە 5 ساڵی بەتەنها مامەوە باب داک خوشک ئەوانە هەموو شەهید بوون بەبێ کەسی مامەوە لە پێناو ئەو میلەتە کە میلەتی کوردە بۆ گەیشتن بە ڕۆژێکی پرشنگدار کە دادپەروەری و خزمەتکردن و لە یادنەکردنی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و بەرکەوتوانی سەر چیمیایی ئێستا من لێرە وەکو پەیامێک لە ڕێگەی ئەو کەناڵە بەڕێزەی ئەوە پێتانە گەڵێن کە خەڵکانێکی زۆر بێوەزە نەخۆشمان هەن بەرکەوتوی سەر چیمیاوین وەزعیان زۆر خراپە لەسەر جێگا کەوتون بەردەوام پێویستیان بە چارەسەرە پێویستیان بە هامشۆکردنی دەرەوەی وڵاتە من وەکو خۆم بە وەکو بەرکەوتوی سەر چیمیاوی لە تاران عملیاتکە ئەو کاتە گوتیان ماوەستا و چاوەکان هەر کۆرە ئەبی پێویست بە چارەسەرە دوێنێ هەتا بانجی مەغریب لە عیادەی بوومە هە بەردەوام پێویستمان بەوەیە کە بچینە سەردانی دکتۆر و دەرمان بەکاربێنین ئەو کاتێ ئەمە لە تاران ئەچوین کە ئەو کاتە وەزع باشتر بوو ئەیان بردین هەرجارێکی ئەچوین یەک حەلاگەی گەورەکانیان پڕ دەرمانەداینێ جار و هەبوو دووشانەداین ئەبا بەکارمان هێنابان بۆیە کە ئێستا خەڵکانێکمان هەن بەرکەوتوی سەر چیمیاوین کە سوکاری شەهیدن هەتا ئێستا ئاوریان لێ نەدرایتەوە ناڵێم هەمویان هیوامان هەیە خزمەتکراوە مین حیلە بۆ بڕایتەوە بەڵام کەسانی دیکەمان هەیە هەتا ئێستا لیژنیان لە بۆ نەکرایە وەزارەت شەهیدە پێویستە لەسەری خزمەتیان بکە لیژنیان لە بۆ بکە منحیان لە بۆ بڕیتەوە چارەسەریان بکە خەستەخانەیان لە بۆ دابین کە دکتۆری تایبەتیان لە بۆ دابین کە من وەکو تاقانەی جینۆساید هەویەکمان لە بۆ کرایە بەڵام ئایا ئەو هەویە بەچی ئەخوا پێویستە ئەو هەویە لە خەستەخانەکان لە شوێنی تایبەت لە بۆ چارەسەرکردن ئێمە بتوانین بەکاری بینین وە خزمەتی ئەو ناوچانە بکرێت ینی ئێستاگەر بەو ڕێگایانەدا ئەڕۆی هەست ئەەکەی ئەو منتیقێت چەندە وێرانە سێ قۆناغی جینۆسایی لە بۆ ئێرە بەکارهاتیە بالیسان 2000 چیمیا باران شێخۆسان جارێک وەرە جارێک لە ڕۆژی ئالفەیە خەڵک بە زمانی بە ڕۆژی 36 کەس شەهید بوو گوناحنی ئەو شەقامانە بەو شێوە بن کە ئێمە ئەو منتیقە بوویتە مابینی دوو بەرداشەکان ئەهاردرێ وەکو مادەی 140مان لێ هاتی لە حکوومەتی هەرێما لە مابینی زۆنی زەرد و سەوزە ئایا بۆ لە بەرچی خزمەت ناکرێ ئەم شەقامی ئێرە نەگەیشتە 10 ملیار دیناری بەڵام تا ئێستا شەقامەکە تاوا نەکرێ ئەڵێن پارە نییە ئەی بۆ شوێنەکانی دیکە 110 ملیار و 120 ملیارە پارە نەبڕا و تەواویش کرا و بەڵام شەقامی ئێمە هەروەکو خۆیەتی پێویستە لەسەر هەردووک حیزبی دەسەڵاتدار کە ئەو خەڵکە خۆیان کرد بە قوربانی و شەهید بوون لە پێناوی ئەم کوردستانە وازبە لە سەریان خزمەت بکە بەڵێ وڵا دەمێکە هەر تازە گوڵین دانانەوە بەس یادەکە ناڵێم بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک شت دروست بووە کارە سایتی کە دروست بووینە بەرپرسانی وڵاتیش لەبەر چەند هۆکارێک لەوانەیە هەیە کەتیتە ناو خۆشی و هایلایڤ ئەژی ژیانی خۆی بە ئێمەی لەبیر نەمایە بەڕاستی ینی زار و هەیە کە ئەچین دەرگاشمان لێ نەکرایتەوە کە داوای منتیقە و خزمەت گوزاری لە بۆ منتیقەکەین دووەم شتیش کارە سایت کەش دروست بووینەوەکو شەڕی داعش و ئەوانەیان لەبیر کردیە ئەگەر لەبیر بکرێت دوو هۆکارە یەک بێوەفایی دەسەڵاتداران دوو کارەساتێکی گەورەیە سبەینی ئەو خەڵکاڵێ چۆن ئەمن جاریش کە خۆم بکەم بە قوربانی و خۆم شەهید کەم کە منداڵەکانم ئاوا بێناز بن کە کەسێک نەبێ خزمەتیان بکە